دچمەلەی تەوەری دومین گفتوگۆکانی ئەمڕۆمان هەڵبەتە زانکۆی کۆیە وەک یەکەمین زانکۆی حکومی لا گرین مەتریک ڕیزبەند کراواتە لا گرین مەتریک زانکۆی کۆی توانێتی کا ڕیزبەندی یەکەم وەربگرێت بە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە پێوەرەکانی هەڵبژاردننی زانکۆکان لا گرین مەتریکدا چییە چۆن زانکۆی کۆیە توانیوێتی کە لەم ڕیزبەندیەدا پلەی یەکەم بەدەست بهێنێت دچمەلای زۆر بەڕێز محەممەد سید گوڵ کە بەڕێزیان بەڕێبەری ڕاگەاندنی زانکۆی کوێن و شازێکی ڕاستەخۆ لا کۆیەوە لەگەڵماندان کاک محەممەد سڵاو لێ بەم کاتت باش سپاس بۆ سپاس بۆی کە لە بەیانی ڕێکوستار نیوز لەگەڵ ئێمەدا ئامادێت دەستپێک دەمەوێت پرسیاری ئەوە بکەم لە چۆن زانکۆی کۆیە توانیوێتی لەم ڕیزبەندیەدا پلەی یەکەم هەڵبژێرێت و پێوەرەکان بۆ هەڵبژاردن لە گرین مەتریک چی دەبێت؟ بەهێنتان باش بەس پۆزدەدەنکەتان زۆر کزە نازانم برادران گە بتوانن دەنگمان کاک محەممەد ئێستا گوێ لە دەنگی بنە؟ تۆزێ باشترە تۆزێ باش بەڵێ پرسیارەکەم دووبارە دەکەمەوە کاک محەممەد چۆن زانکۆی کۆیە توانیوێتی لەم ڕیزبەندی گرین مەتریکدا پلەی یەکەم بەدەست بهێنێت ئەو پێوەرانە چین کە دەبێت لە زانکۆکاندا هەبن تاوەکو بتوانن لەناو گرین مەتریکدا پلەبەندی خۆیان دیاری بکەن خۆ بتوان پلەی یەکەم بەدەست بێنن بەهێنتان باش زانکۆی کۆیە دوای ڕاگەیاندنی پلانی استراتیژی خۆدا بەڵگەیەکی سەرەکی لە پلان استراتیژی زانکۆی کۆی بۆ زانکۆی سەوز ڕاگەیاند زانکۆی سەوز ئەوە بوو لە مانگی ئایاری ئەم ساڵدا دەست پێشخەری زانکۆی سەوز لەلایەن جەنابی جێگیری سەرۆکی ئەنجومەن وەزیران کاک عوبەد تاڵەبانی بە ئامادەبوونی وەزیری خوێندنی باڵا ڕاگەیاندرا لەو کاتەوە لەگەڵ ڕاگەیاندنی دەست پێشخەرەکە زانکۆی کۆی هەنگاوەکانی چڕتر کردوێتەوە بۆ ئەوەی ببێتە زانکۆی سەوز زانکۆیەکی دۆستی ژینگە لەو هەنگاوانە چەندین چەندی هەنگاوی گرنگ و کردداری نێرداوە لەوانە ئامادەبوونی بەشداریکردن لە کۆنفرانسی کۆب29 لە ئازەربایجان ڕاگەیاندنی دوای ڕاگەیان دەست پێشخەریەکە دەستکردن بە پرۆژی ئەنجامدانی پرۆژی دەست پێشخەری زانکۆی سەوز خۆتان شەزانن کە هەنگاوەکان بێ هەنگاویی وەکو ڕیزبەندی جیهانیش تێدا بەشدار ئەوش هەنگاوی ڕیزبەندی جیهانی گریمەتریکە کە لە ئەندونیسیا ڕاگەیاندرێت زانکۆی کۆیە لەو ماوەی کە دیاری کرا بۆ پێشکەشکردنی داتا و زانیاریەکانی توانی بچێتە ناو ڕیزبەندێک وەکو یەکەم و تاکە زانکۆی هەرێمی کوردستان حکومی هەرێمی کوردستان لەو ڕێزبەندی پۆلیان بکرێت و ڕێزبەند بکرێت. بەڵێ لە چوارچەوەی ئەم پرۆژەیەدا چ هەنگاوێکی کردداری پراکتیکی گراوەتە بەر بۆەوەی کە بۆ پاراستنی ژینگە لە کۆیە لە زانکۆی کۆیەدا ڕیزبەندی گرین مەتریک چەند 6 پێوەری سەرکی لە خۆی ئەگرێ ئەوانش هەمووی ئێستادا لە زانکۆی کۆیە هەن لەوانە ژینگەی خوێندن و ژێرخان و خوێندن ژێرخانەکەی ژێرخانی زانکۆی کۆیە لە هەموو ڕێکەوە گونجاو بۆ ئەو ڕیزبەندیە توێژینەوەی زانستی سەرچاوەکانی ئاو بەکارهێنانەوەی سەرچاوەکانی ئەوانە هەر هەمووی پێوەرن بۆ ئەوەی کە لەو ڕیزبەندی زانکۆی کۆیە ڕیزبەند بکرێت هەنگاوەکانی دەستپێشخەری زانکۆی هەڵێ بەڵێ کاک محەممەد فەرموو هەنگاوەکانی دەستپێشخەری زانکۆی سەوز ئامادەکردنی پرۆژەیەکی گشتگیرە بۆ جێبەجێکردنی دەستپێشخەرەکە کە پرۆژەکە ئامانجی سەرکی لە خۆیگرێت هەنگاوی گرنگ لە خۆیگرێت لەوانە خاوێنکردنی ینی هاتوچۆ ناو زانکۆ بۆ گرین ترانسپۆرتیشن ینی هاتوچۆی ناو زانکۆ بۆ ئۆتۆمبیل بە وزەی خاوێن کە ئەمە یەکێکە لەو مەرجانی کە لە گرین مەتریکدا هەیە گۆڕینی وزەی بەشە ناوخۆیەکانی زانکۆی کۆی بۆ وزەی خۆر خاوێنکردنەوەی ئاوی باراناو بۆ بەکارهێنانەوەی خاوێنکردنەوەی ئاوی ئاوەڕۆ بۆ بەکارهێنانەوەی چاکردن و نۆژەنکردنەوەی ئەو باڵەخانانی کە ناو زانکۆ هەیە بۆ ئەوەی بنە باڵەخانەی وزەی ینی دۆستی ژینگە دروستکردنی پارکی توێژینەوەی سەوز کە کار لەسەر ئەو توێژنەواناکە کە دۆستی ژینگەن یاخود برە و بە بوارەکانی ژینگەدا دێنن چۆن ئەم دەستکەوتە کاریگەری لەسەر پلەبەندی زانکۆی کۆیە دەبێت لەسەر ئاسینە دەوڵەتیدا بێگومان ئەم ڕیزبەندی خۆی ڕیزبەندێکی جیهانیە زۆری زانکۆکانی جیهان تێدا بەشدارە بەشێکی کۆڵەکەیکی سەرەکی پلانی استراتیژی زانکۆی کۆش بە جیهان بوون ناسان بە جیهانی بوون ناسانی جیهانی ئەوش
خۆی لە خۆیدا پێگەی زانکۆی کوێیە لەو ڕیزبەندیە ئەناسێنێت ینی وێبسایتێکی جیهانی هەست کەسێ بەناو زانکۆی کوێ لێ ئەبینێت کە بینە زانکۆیەکی دۆستی ژینگە ئەو مەرجانی کە لە زانکۆیەک پەیرە ئەکتێ بۆ ئەوەی گوێ زانکۆیی دۆستی ژینگە لە زانکۆی کوێدا هەیە لێ ئەبینێتەوە بە هەمان شێوتۆ ئەتوانی هەموو لایەکەوە لە دەروی وڵات دەتوانن زانکۆی کوێ ببین لەو ڕیزبەندی خۆی زانکۆکە کە ئەزان کار لەسەر ڕیزبەندی جیهانیەکە خۆشبەختانە زانکۆی کوێ لەم ڕیزبەندیە دەستکەوتێکی باش بەدەستێنە هەروەها زانکۆی کوێ کار لەسەر ئەو حەفدا ئامانزوی نەتەوەی گرتوەکانەکە کە یەکێکی گرنگترینیان کلایمت ئەکشنە کە زانکۆی کوێ ساڵی پار ئەوش دەستکەوتێکی بەرز بەدەستێنا وەکو یەکەم زانکۆ لێ پۆلەندیا. بەڵێ ئەم دەستکەوتە چ دەرفەتێک بۆ خوێندکاران و توێژەران دەڕەخسێنە لەباری توێژینەوەی زانستی تایبەتر توێژینەوە لەباری ژینگەیدا؟ خاڵێکی گرنگی گرینمەتریک ئەوەیە کە ژماری توێژنەوەی ژینگە دەربارەی ژینگە چەند توێژنەوە هەیە. زانکۆی کوێ لەم بارەدا ژمارەی توێژنەوەی باشی هەیە ئەمە ئەکا کە زیاتر خوێندکاران یاخود توێژەران هەن بێت کە لەو بارەدا کار بکەن چونکە ئەوەی زانکۆی کوێ لێرە بەدەستی هێناوە ئەکات پاڵنەرێ بۆ توێژەران یاخود ئەو پلانی کە زانکۆشی هەیە بۆی توێژەران هەنددا لەو بارە کار بکەن بێگومان بەشێکی گرنگیشی ئەوەی کە ژێرخانی زانکۆی کوێ تا چی بارێک تا چی ڕادێک لەبارە بۆ ئەم کارە ئەوش کە خاڵی تیاوەرگرتووە زانکۆی کوێ بێگومان ژێرخانەکە کە تۆ باش بوو بە دۆستی ژینگە ئەمە کارێک کەشێک فراهەمەکە بۆ خوێندکاران کە لەناو ژینگەیشی تەندروست لەناو ژینگەیەکی سەوزدا کار و چالاک و دەرسوانە و بەڵێ کاک محەممەد وەک دوا پرسیار چۆن دەتوانرێت ئەم دەستکەوتە بگوازرێتەوە بۆ زانکۆکانی دیکەی کوردستان وەخۆی ئەم ئەزمونە بگوازرێتەوە بۆ زانکۆکانی دیکەی کوردستان؟ من پێم وایە دوای ڕاگەاندنی ئەم گرینمەتریکە و زانکۆی کوێ بەشداریکردنی وەکو یەکەم و تاکە زانکۆ لە ڕاوندەکانی داهاتوو ئەبینی زانکۆکانی تری کوردستان هەوڵەدەن کە بەشدار بن لەم ڕیزبەندیە بێگومان ئەبێ ئیتر زانکۆکان خۆی ئەم ڕیزبەندیانە کە ماوەی دوو مانجی هەیە بۆ پێشکەشکردنی زانیاریەکانیش هەر ئەو فۆرمێک نییە بەشدارکی ئەبێت بەفعلی ئەو شتانت هەبێت ئەبێ سەرەتا ژێرخانی خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی ببنە لە گرینمەتریک ڕیزبەند بکەن ئەبێت توێژنەوەکانیان لەو بارە پەیڕە بکەن سەرچاوەکانی ئاو ینی چی سەرچاوی ئاو بەکاردێنن سەرچاوی وزەیان ئەمانە هەر هەمووی پێوەرنکەوی بەشدار لە گرینمەتریەکان لەو باوەڕدام کە زۆربەی زانکۆکان لە دوای ڕاگەاندنی ئەم ڕیزبەندیە ئەوان هەوڵەدەن بەشدار بن نەتیجەتا بۆ خزمەتی کوردستانە بێت و زانکۆکان توانای خۆیان لەو بارەدا بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد سەید گوڵ بەڕێبەری ڕاگەاندنی زانکۆی کوێ سپاس بۆ تۆ سپاس بێکە لە بەرنامە کوردستان نیوزەکە لە مامادە.